طبعا ئێمە لە سەرەتاوە ببزانین هەر وڵاتێک خاوەنی سیادە و سنووری خۆی بێ پێویستە ڕێز دە سنوورەکەی بگیرێ، پێویستە هیچ دەستێوەردانێک یان زیادەڕەوەیەک لەسەر سنووری وڵاتە نەکرێ. بەڵام بەداخۆ ئێمە زانین عێراقێکە خاوەنی فرێبڕیارە، وڵاتێکە لە ڕووی سیاسی و ئەمنی و تا ئێستا سەقامگیری تەواوی نییە، هێز هەیە لە دەروی دەوڵەتەیە. بۆ نمونە لەم ڕۆژانەکە هەندێ بڵێن مەخزەنی چەک و تەقەمەنی تەقیەوە، ئەوانە هەموو هەندێک چەک تەقەمەنی بوون کە سەر بە هەندێک هێزی عێراقی بوون کە سەر بە حکومەت دەبن یا سەر بە حکومەت لە ڕووی قانونیەوە، بەڵام لە ڕووی شکەوە سەر بە خۆی خۆیانێ و خاوەن بڕیاری خۆیانێ و مەخزەنی خۆیانێ. بۆیە ئەمە لە چەند ڕوویەکەوە توانین بڵین کە گرنگە پێویستە بڕیارێکیوە و سنووری عێراق پێویستە لە هەموو سنووری عێراق پارێزرێ لە هەر وڵاتێک بێت، چکە زیادەڕەوی لەسەر سنووری عێراق لە هەر لایەنێکەوە بە هەر شوێنە بێت زیادەڕەویە. بۆ ئێمە پشگیری هەوڵانەکەین لەگەڵەوەشە داخوازنی هێزەکانی کە لە دەرەوەی عێراقن، جا هەر وڵاتێکی دراوسێ بە هەر هێزێ بێ ئەوانیش سنووری عێراق ڕێز لێ بگرنەوە تەداخل نەکەن لە بڵێن ناو کاروباری عێراقی ناوخۆیی، بۆی کە هیچ کێشەیەک و پێکدادان دروست نەبێ و نەبێ بە هۆکارێک بۆی کە لایەک بەهۆی بەهانەیەکەوە تەداخلکە لە لایەنی عێراق. ئێمە هەموو لایەنەکان لە ڕێیەکی دەستوریەکە چارەسەر بکرێت، پێویستە عێراق خۆی بە خۆی کۆکاتەوە، لە لای کێشەوە پێویستە عێراق لایەنەکانی کەش سنووری عێراق پارێزن. طبعاً ئەم بڕیارە بەگشتی جێبەجێکردنی بڕیارە من بە تەسەووری من ئاسان نییە، لەبەر عێراق تا ئێستا ناتوانێت سنوورەکانی خۆی بە تەواوی پارێزێ، ناتوانێت ئاسمانی خۆی بە تەواوی پارێزێ. هۆکارەکەی نەبوونی هێزی تەواوە، نەبوونی با بڵێن تەکنۆلۆژیای پێشکەوتووە. ئاسمانی عێراقی مازانێت ساژ لەلایەن ئەمریکاوە بڕێوە برێ، بەڵێ بڕیار تا ڕادەیەک بڵێم لە چوارچێوەی قانونا بڕیار لای عێراقە، بەڵام پاراستنی ئاسمانەکە تا ئێستا بەدەست وڵاتی عێراق وڵاتانی هاوپەیمانە. بۆیە ئەمە پێویستی بە هەنگاوی جدی هەیە، پێویستی بۆ هەیە کە عێراق یەکەم هەنگاو هێزەکان یەک بخە، هێزی عێراق لە چوارچێوەی منزومەیەکی یەک منزومە بێت کە دەوڵەتی عێراق سەرپەرشتیکە، ینی چەک بەدەستی کەس نەبێت لە دەستی لە دەرەوەی قانون دەرەوەی هێزی عێراقی. جێشی عێراقی و هێزی عێراقیەکان خاوەنی چەک و تەقەمەنی بن بۆی کە عێراق یەک هێزی هەبێ. ئەمە هەنگاوێکەکەمە. هەنگاوی دووەم بتوانێت سنوورەکانی خۆی بتەوکە. هەنگاوی سێمەوەیە کە لە ڕێی علاقاتی نێودەوڵەتی و علاقاتی دیپلۆماسی لەگەڵ وڵاتانە بە تایبەتی وڵاتانی دراوسێ، وڵاتانی کە بگەنە ڕێککەوتنێکی سیاسی و استراتیژی کە سنوور عێراق نەبەزێرێ و هەر کارێک هەبێ پێویستی بە هەماهەنگی بێ ئەوە لەگەڵ حکوومەتی عێراق ئەم شتە بکرێ. ئەمە هەنگاوێکی گرنگە بەنسبەت دەستێوەردان یا تۆبارانکردنی هەرێمی کوردستان یا سنووری هەرێمی کوردستان، گوندەکانی هەرێمی کوردستان چی لەلایەن هەندێک تۆپخانەکانی ئێران بێ یا لەلایەن هێزەکانی تورکیاوە بێ، بەتەکید ئەمە جێ نیگەرانی ئێمەیە. هاوڵاتیانی سیڤیل بەتەکید هاوڵاتی سیڤیل بۆتە قوربانی زۆربەی کات. ئەبوایە پێشتر ینی لە بدایەتەوە ئەم بڕیارە بدرێ لەبەرەوەی کە یەکێکە لە جێبەجێکردنی ینی بە واقعیکردنی سیادەی دەوڵەت لەسەر ئاسمان و ئەرزەکەی. بەپێی قانونی نێودەوڵەتی هەموو دەوڵەتێک سیادەی خۆی هەیە لەسەر ئاسمان و ئەرزی خۆی، لەسەر سنووری خۆی. هیچ دەوڵەتێکی تر بۆی نییە ئەو سنوورە ببەزێنێ. ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە حکوومەتی تورکیا قەسفی ئەو ناوچانە دەکات، ئەو پێچەوانەی هەموو عورفێکی قانونی نێودەوڵەتی و شکاندنی سیادەی عێراق بۆ بۆی ئەوەی بەڕێز عادل عەبدولمەهدی کردێتی دیفاعکردن لە سیادەی عێراق کە دەبوایە لەگەڵ یەکەم دەستپێکی قەسفی تورکیا بۆ ئەو ناوچانەی هەرێمی کوردستان ئەم بڕیارە هەبوایە و هیوادارم بڕیارەکە جێبەجێ بکرێت. بەڵێ بە دڵنیاییەوە هەر بۆ عێراق هەمووی ینی ئەوە دیفاعکردن لە سیادەی عێراق کە یەکێکە لە ئەرکە هەرە سەرەتاییەکانی حکوومەت.